بێگومان کۆنگرەی نەتەوەیی زۆر زەروریەتیشی حتمیە بۆ گەلی کورد چونکە لە ناوچەیەکی جوگرافی هەر چوار دەورەی دوژمنە و دوژمنەکانیش دوژمنی زۆر حاقد و زاڵم و چۆن دەڵێ پشتیوانی لە تیرۆر و داگیرکەرن بۆیە بۆ گەلی کورد هەموو کاتێک هەموو ساتێک پێویستە یەک بێ یەکدەنگ بێ یەک هەڵوێست بێ یەک کردار بێ هەرچەندە زوو هاو هەڵوێست بن هەرچەندە زوو یەکدەنگ بن هێشتان کەمە بەڵام بەداخەوە ئەو بار و زروفەی کە دەیبینین ئێمە لە واقعی ئەمڕۆی کوردستان زۆر زەحمەتە لە حاڵێکی ئەوەدا هێزە سیاسیەکان لەسەر یەک پرسی سیاسی تەنانەت لەسەر هەڵوێستێکی نەتەوەییش یەکدەنگ بن بۆیە ئومێد دەکەین خەڵک جەماوەر لە هەر چوار پارچە دابەشکراوەکانی کوردستان خەڵک یەک هەڵوێست بێ خەڵک یەکدەنگ بێ خەڵک بەدوای ئەو حیزبە سیاسیانە نەکەوێت کە بەرژەوەندیان لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی دێتەوە خەڵک بەدوای ئەو حیزبە سیاسیانە نەکەوێت کە بوونەتە داردەست و خوڵام و نۆکەری بێگانە ئومێد دەکەین خەڵک پشتیوانی لەو هێزە سیاسیانە بکە کە لە هەر شوێنێک کوردێک تووشی ئازار دەبێ ئەوان گیانی خۆیان فیدا دەکەن دەبنە ڕێبەر دەبنە ڕێنیشاندەر و قوربانی گەورەیاندا و قوربانیش دەدەن پێویستە خەڵک پشتیوانی لەو جۆرە هەڵوێستانە بکە تا ڕادەیەکی باشیش هاو هەڵوێستی هەیە لە ناو گەلی کورد بەڵام ئەوە هێزە سیاسیەکانن کە خەڵک دابش دەکەن و خەڵک ئاڕاستە دەکەن بە پێی خواست و بەرژەوەندیەکانی خۆیان دیارە لە ئەم ناکۆچی نێوان باڵە کوردیەکان لە هەر چوار پارچە ئەو مێژۆکەی کۆنە مێژۆکەی تازە نییە دیارە ئەوەش دەگەڕێتەوە بۆ پلانجێڕی دەوروبەر دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی زلهێز کە بەرژەوەندیەکانیان داوین لێرە بەرژەوەندیەکانیان کۆ بکەنەوە بۆی کە بە تایبەتی لە هەموو شەرق ئەوسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا بەریتانیا وڵاتە زلهێزەکان دەیانەوێت کێشە لێرەدا هەبێ بۆیە ئەوان دەست دەخەنە ناو ژیانی با بڵێن ژیانی کورد و لەسەر بەستنی کۆنگرەی نەتەوەیی پێم وابێ کۆنگرەی نەتەوەیی دەبێ پەیامی دووەم بێ دەبێ سەرەتا کۆنگرەیەکی ئینسانی بخەنە بەرنامەوە تا ئێستا بەرژەوەندی هەر بەرژەوەندی نەتەوەی ئەوان بابێن جارێ ئەو دەستە ببڕن کە دەست دەخاتە ناو ماڵی وەکو بۆ خۆیان دەڵێن ماڵی کوردی ئەو ماڵی کە تا ئێستا نەبوونی هەیە و نە قورسایەکی سەنگێکشی هەیە بۆی بۆ دەوروبەر و بۆ وڵاتانی بسەلمێنێکە ئەوە ماڵێکی گەورەیە بەڵام لە بنەڕەتدا ئەوە ماڵ نییە ئەو کەی ماڵە لەولا لە ژێر دەسەڵاتی پارتی و لە ژێر دەسەڵاتی یەکێتی و لە ژێر دەسەڵاتی هەمویاندا هەم بەغدا دێ هەم تورکیا دێ هەم ئەوی دیکە دێ تۆپباران دەکەن بردومانە بەردەوام ینی هەمووشی هەر دەڵێ کۆبوونەوەی ماڵی کوردی و دروستکردنی ماڵی کوردی و ئەوانە بەسەرێک دێن لەولا لێخۆشببوونیان هەیە لەلایەکش دێن پامێک هەڵدەگرن بابێن جارێ خۆیان کۆکەنەوە جارێ بابێن خۆیان یەکلاکەنەوە خۆیان ساغکەنەوە با خۆیان لە عەمیلبوون لە داردەستەبوونی وڵاتانی زلهێز و دراوسێ و بەرژەوەندیەکانیان باوەلانێن ئەو جا بابێن باسی کۆنگرەی نەتەوەیی بکەن و بابێن باسی ئەوە بکەن کە بەس من دڵنیام کە لەبەرەوەی ئەزمموی پێشوو ئەگەر ببینین کورد تا ئێستا بۆ چینەوەتە هیچ ئەوە دووبارە دەبێتەوە ینی سپینە باڵەکانی ڕۆژئاوا و باکوور دەسەڵاتی باڵەکانی باشوور ڕۆژهەڵاتیان قبول نییە و ڕۆژهەڵات دەسەڵاتی باشووری قبول نییە باشووریش ئیدارەدانی ڕۆژئاوا و باکووری قبول نییە یعنی تا ئێستا نەهاتوو خۆیان یەکلاکەنەوە